راپۆرتێک هەبێت لەسەر شتێکی دیاریکرا لەسەر مەوزوعێ لەسەر یاساش بەڵام بەو شتان ئەو هاوپەیمانێتیە هاوپەیمانی ژنانی کوردستان پێک هاتووە لە زۆربەی زۆری ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە ژنانی چالاکوان و فێمینیست لە کوردستانە. ئامانجی سەرەکیمان لە پێکهێنانی ئەو هاوپەیمانوێت کۆکردنەوە و کۆدەنگی ژنان و ڕێکخراوەکانی ژنانە لەسەر مەسەلەی ژنان تاوەکو کارەکانوان بتوانێت کاریگەریەکی زیاتری هەبێت بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی ژنان و هێنانەدی یەکسانی لە کوردستانە. بێگومان کە هاوپەیمان تەرکیزی ئەم هاوپەیمانیە لەسەر باشترکردنی ڕەوشی ژنانە، چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانە، چاودێریکردنی کارەکانی حکوومەتە، چاودێریکردنی کارەکانی کە لە کوردستانە هەیە چی ئەکرێ بۆ ژنان لە بواری خوێندن، لە بواری پەروەردەیە، لە بواری ئیشکردنە، لە بواری کارە، لە بوارە یاسایەکان. هەموو ئەمە لە نەتیجەیە لە ئەنجامیا کە ئەم هاوپەیمانێ ئەوێت چاودێری بکە و مناسەڕەی بۆ بکە بۆ چاکترکردنی بۆیە بە نەتیجە بۆ باشترکردنی ڕەوشی ژنانە. هەموو ژنان لە کوردستانە نەک تەنها ژنان لی سوودمەندن، هەموو کۆمەلگا لی سوودمەند دەبێت چونکە لە ئەخیرە ئەمانەوێت ژن کۆمەلگا بتوانێت سوود وەربگرێت لە هەموو ئەو ئەزمون و توانایی کە لە ژنان هەیە لە کوردستانە تا ئێستا بەداخەوە سوودی لێوەرنەگیراوە خۆی بۆی هەوڵەکە بۆ ئەوەیە کە ئەزموو هەرێمی کوردستان سوودمەند بێت لە ئەزمون و توانا و شارەزایەکانی ژنان کە بە نەتیجە بۆ خزمەتی هەموو کۆمەلگاشە گەڕێتەوە. کۆکردنەوەی تواناکانە لەسەر ئاستی ڕێکخراوەکانی ژنان بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی حکوومەت وەکو بەرەنگاربوونەوەی دام و دەستگایەکانی بەرەنگاربوونەوەی تون و توژی ئەنجومەنی خانمان وەزارەتە پەیوەندیدارەکان پێکەوە هەمومان کاری هاوبەش بکەین بۆەوەی بتوانین ئەو ڕێژەی ئەو تونند و تیژی و کوشتنی ژنان کە لە ماوەی ڕابردووە زۆر زیاتی کردووە چۆن بتوانین کەم بکرێتەوە هەمومان پێکەوە هەماهەنگی بکەین.